ئاستی ئەخلاقی سفرە. بەس پێم بڵێ سەلاحەدین کام جەریمەی کردووە تا ئێستاکە باس کرابێ، یەک جەریمەی سەلاحەدینم پێ بڵێ. یعنی کەسێک ئاستی با ڕۆشن بیر بێ، بەڵام ئاستی سەقافی سفرە، ئاستی ئەخلاقی سفرە. بەس پێم بڵێ سەلاحەدین کام جەریمەی کردووە تا ئێستاکە باس کرابێ، یەک جەریمەی سەلاحەدینم پێ بڵێ، یەک خراپەی سەلاحەدینم پێ بڵێ. تا تۆ کەسێکی ئاوها حاقد و ڕقن قسەی پێ بڵێ و منیش بچم پێشوازی لێ بکەم، ئاخر بۆ من عیبە وەکو کوردێ. لەناو ئەم هەموو نووسەرە لە عالەمی عربی و ئیسلامی کاکە یەک دنیای ئەلمانی و ملحیدی ترێ بێنە مکابرا محایە، ینی بێلایەنەیە قسەی خۆی کات، بەڵام قسە بە شخصیەتت بڵێ، بە باپیرە گەورەت بڵێ، تۆ بچی داوەتیشی بکەی، وەڵڵا هەیەوە عیبەی بەڕاستی. یعنی ئێستا دێت ئێرە چی ئەڵێ پێ ئەڵێ چی ئەلێ قسەم نەوتووە درۆەکە، ئەگە بڵێ وتومە پێشوازی لێ بکەی بۆ من عیبە. یعنی کەمایەتیە بۆ من پێشوازی لە کەسێ بکەم جوێن بە ڕەچەڵەک و بە باپیرە گەورەی من بدە هەموو عالەمی عربی و عالەمی ئیسلامی و عالەمی ئەوروپی شانازی پێوە ئەکەن. یەک شتێکێنوە بیتان تخوا ئەو مەسرەوە. جۆن گارنەر کە حاکمی عێراق بوو پێشی پۆل بڕێمەر لە مەتاری سلێمانی دابەزی، مام جەلال ئەو کاتە مابوو بە ڕەحمەدە، پێشوازی لێکرا لە ناو مەتار ئەو پیاوە ئەو قسەی کرد، وتی ئێوە میلەتێکن ئەبێ شانازی بە باپیرەی گەورەی خۆتان بکەن کە سەلاحەدینە.